یەکان زۆر لە دەرەکیەکان زیاترن. ئێمە زانین هەر لە ساڵی 2023 تا ئێستا کۆمەڵی کێشەی سیاسی و ئابووری کەڵەکە بوو هەر ماوەتەوە لە عێراقا و دەستا و دەست ئەکا لە بینی انتخاباتێک هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تریە نەسەرەمەی با بڵێن وەزعی ڕاهینەوەی کە ئێستا ئەگوزارێ بارودۆخی ئابووری لە با بڵێن ناوەند بە شێوەیەکی گشتی کەواڵین یا لەسەر ئاستی حکوومەت ئیتیحادی تا ڕادێک پێش ئێمە کەوت وەکو بینیمان ناڕەزایەتیەکان و گرتبوونەوەکان و ڕاپەڕینە جەماوەریەکان لە بەغا پێش ئێمە بوون بە تقریبن بە ساڵێک درەنگتر گەیشتە ئێمە ئەو بارودۆخە ئابووری کە لە بەغدا حتمما ڕنگدانەوەیکی زۆر سلبی و جیاوازترە بێوەک لە جارەکانی تر لەسەر هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باسی بکەین زائیدەن ئەو تەنگەشە سیاسی کە سەرەتا لە بەغا سەری هەڵدا و بە تایبەتر ئەم جارە بێ بیرمان نەچێ دووبارەیەکەینەوە کە لە ناو ماڵی شیعە ڕوویدا هەر تەنگەشێکی سیاسی لە ناو ماڵی شیعە ڕوودا یعنی لە ناو ماڵی زۆرینەی ڕەهای خەڵکی عێراق کامە بە جۆرێک لە جۆرەکان زیاتر کاریگەریە بێت لەسەر ئاستی ئابووری و سیاسی لە عێراقا ئەم ڕێکەوتنەی کە ئێستا باسی لەکەین و چەندین جەولەی بەخۆیەوە بینیەوە ئەم جارە هێندە ئاسان نابێ وەکو جارەکانی تر وەکوتم بە کۆی ئەو هۆکارانی کە هەن زیاترینیان ئەو عدەم استقرارە و ناهاوسەنگی سیاسی و نائستقراری سیاسی کە لەسەر ئاسی عێراق بە شێوەیەکی گشتی هەیە کە پڕیشکیشی هاتووە بۆ هەرێمی کوردستانی بینین ئێستا هێز و لایەنە سیاسێ کاریگەرەکان ئەگەر باس بکەین ئێمە لە هەرێمی کوردستان تا ڕادێک لە یەکەوە دوورن و تا ڕادێگەیانوێ ئینفراد بکەن بە سیاسی خۆیان ینی هەر لایەنێکیان ئەوێ دیدگا و بۆچوونی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا فەرز بکات یاخود زۆر لای پەسەندە کە ئەوەی ئەو ئەیبینێ ئەو دیدگایە پەسەندترە بۆ ئێمە زیاتر با بڵێن هێڵە سیاسەکانی لە یەکتر دوور خستۆتەوە وای کردووە گەیشتن بە اتفاقێکی کۆنکرێتی تۆزێگەستم بێت. بەڵێ دکتۆر دلاوەر بۆچی ئەم جاران ئاسان نابێت هەنێک تۆ خۆت بارودۆخی ناوخۆی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش هەڵسەنگان و ینی ڕەچاویشی بکەیت ئەنی چی هۆکارێکی نوێ ئەنی تا دێدەم بارودۆخانە ئالۆسترە بن چارەسەر چییە؟ بەتاکید ئەم جارە نقطەی جەوهریەوەی لەسەر ئاستی با بڵێن حکوومەتی ئیتیحادی بە عەلەنی باز لە بوونی کێشەی ئابووریەکرێ جارانی تر ئەگەر لەسەر ئاسی حکوومەتی ئیتیحادی بوونیەکی تەحتی اقتصادی بەهێزە بوو بێ پشتی پێ بەستێ حکوومەتەکانی پێشوو چ جعفەری بێ چ عەلاوی بێ چ با بڵێن مالیکی بێت ئەمانە هەمووی پشتیان بۆ بوونیە تەحتیا بەسکە ڕێعەکەی لە نەوتەوە بوو بە شێوەی گشتی ئێسای بینین ئەو بوونیە تەحتیەی اقتصادی عێراقی بە عەلێنی حکوومەتەکەی کاظمی نایشارێتەوە لەسەر زاری وەزیری با بڵێن دارایەکەیەوە کە ئەڵێ ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی ئابووری زۆر گەورە بینەوە و پێویستمان بەوەیە پلانێکی زۆر تۆکمە و زۆر قوڵ و زۆر دەقیق بۆ مەودای 2 ساڵ دابنین کە جوزێک لەو پلانی کە باسیەکات و ئەم ڕۆژتایکی دیلە کردەوە مەسەلەی تەقەشوفە بە شێوەیەکی گشتی واتە دەستگرتنەوە ئەم دەستگرتنەوە کاتێک کە لەسەر حکوومەتی ئیتیحادی باس ئەکرێەوە بەڕاستی کێشەکە ڕوبەڕووی حکوومەتی ئیتیحادیە بێتەوە بە تەکید ڕنگدانەوەیکی زۆر کاریگەرتریە بێ لەسەر هەرێمی کوردستان و بە تەکیدی سایبینی ئەگەر جاری پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی پاشەکەوتەوە طبعاً ئەو دەستەواژەیە بۆ داهێنرا مامەعنا و ئەتوانرا ینی پشت بەوە بەسرا کە ئەتوانرێت تاویزیان بابەتە ئابووریە بدرێتەوە بۆی پێی وترا پاشەکەوت ئەم جارە نە لە دوور نە لە نزیک ناوینانێ پاشەکەوت باز لەوە کاکە ئێمە دەستکاری ئەم لەبەر بارودۆخەکە ئەم سیاسەتە گرینە بەر و نازانین ئایندەکەشی چۆنە یعنی بێ بۆ سیمزانین ئەم اتفاقی کە لەگەڵ بەقاکرێ لەسەر چه ئاستێکە و چۆن هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانەکرێت شایستە دارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ساغ ئەکرێتەوە بەبوونی ئەم هەموو کێشمە سیاسیە ئەم جارە لەسەر ئاستی حکوومەتی ناوەند بە هیچ شێوەیەک نوێنەرانی ئەو لایەنی سیاسیانی کە کاریگەرن ڕازی نابن بەڕاستی جارێکی تر بەو ڕێژانە و بەو شێوازی کە لەگەڵ حکوومەتی هەرێم تا مامەڵاکرا مامەڵە بگرێتەوە بێ بیریشمان نەچێ با بڵێن بەرنامەی حکوومەی کاظمین زۆر بەوازەحی باز لەم بابەتاکەکە بێ تەرکیز دەکاتەوە سەرەوەی کە ئەبێ بابەتی فەساد بە شێوەیەکی ینی فرەلایەن و بەگشتگیرەوە بە مساڕەحە و مکاشەفەیشی لەسەر بکرێەوەی لە ئەم بارودۆخە ناگاتە نەتیجە هەرەگەڕێمەوە سەرەوەی کە ئەمڕۆ وەزیری دارایی عێراق زۆر بە ڕوونی باسی لەوە کرد کە بنیەی تەحتی عێراقی تەپیوە ینی ناتوانرێت پشتی پێ بەسێگەر بەم ڕەوتە و بەم سیاسەتی ئیسا بەردەوام بێت و هۆکارەکەشی گێڕایەوە بۆ ئەوەی کە لە ساڵی 2023 بە مەودای 17 ساڵ کۆی ئەو کاسە سیاسی کە ئیسا لە بابن عێراقن بەگشتی هەمووی هۆکار بوون بۆ دروستبوونی ئەم بارودۆخە و باشترین نمونەشمان بۆ ئەوە کە پێویست ناکەنە ناو بابن حکوومات و حسابێنینەوە ئەو پێوەرە نێودەوڵەتیەیە کە منەظەمەی شەفافی دەولی ساڵانە ڕایگەینە یعنی عێراق بەمتیاز هەموو ساڵێک لە دەگەنتەڵترین وڵاتە
ئەمە پێمانەڵە یانەوە باشترین پێوەرە بۆەوەی کە کۆی کای سیاسی و کۆی دەستگا فەرمیەکانی حکوومەت کە ئێستا ڕەگی داوتاوە لە ناو کۆمەلگاشە بەم ئسلوبە ئەگەر هەرێمی کوردستان و عراق بکەنە ڕێکەوتن زیاتر ڕێکەوتنێکی ناچاریە و بەڕەچاوکردنی بارودۆخە ڕێکەوتنێکی ناچاری و کاتیە ینی حەزەکەمە و زانیاریە هەموو لایەک بیزانێت ناچاریە وە کاتیشە لە بەرەوەی بەرنامەی حکوومەتەکەی کازمی بە تەحدید ناچاریەکە نەختێکی ڕوون کردەوە کاتێکە مەبەست کاتێکە ئەوەیە کە تاچی دەکاتەوە لە بەرنامەی کابینەی حکوومەتەکەی کە میزانیەکی کاتی و تاریدانرێ بۆ عراق ینی یاسای با بڵێن مالی سەنەوەی عراقی بەو شێوازەی جاران نابێت کە کۆنکرێتی بێ و مناقەشاتی زۆر لەسەر بکرێ و لە پەرلەمان بێنەوە بەردەی لەسەر بکرێ نەخێر خۆی ناوی ناوە تاریە ینی زۆر بۆ ناوەختە ناجۆرە میزانیکی تاریە لەبەرەوە ینی تاکید بن هەموو لایەکە ئەم کۆبوونەوانە ئەگەر ئیجابیش بێ ینی دەرەنجامێکی ئیجابی لێ بکرێتەوە ئەسڵی کێشەکە حەل ناکە ئەسڵی کێشەکە ئەوەیە کە با بڵێن مەجای اقتصادی عراقی ئێستا با بڵێن داخورانێک و داڕمانێکی زۆر بەهێز بەخۆیەوە بینێ و دەرهاویشەکانیشی هێشتا ئەمە سەرەتاکانێتی تاکیدم لە ساڵی ئایندەیە زۆر ڕوونتر دەرەکەوێت. بەڵێ دکتۆر دلاوەر لەسەر لێدوانەکەی وەزیری دارایی عراق هەندێک بە پێچەوانەوە قسەکانی تەفسیر ئەکەن یاخود لێکدانەوەی بۆکەن هاوکات ئەم لێدوانە لە کاتێکدایە کە وەفدی هەرێمی کوردستان چوونەتە بەغدا لێدوانەکەەوەها باز لێوە دەکرێت عراق دەوڵەتە دەتوانێت بۆ هەر قورسایەکی دارایی یا سیاسی بکێتە ئەستۆی هانا بۆ دەرەوە بەرێت قەرز بکاتەوە بەتایبەت لایەنە داراییەکەی کە زیاتر مەبەستی وەزیری داراییە بۆ دیوایە لێکدانەوەی بۆکرێت کە وەفدی هەرێمی کوردستان ناچار بە ڕێکەوتن بکەن تۆ شەمان تێڕوانین تێبووی خۆی بە تاکید وەفدی هەرێمی کوردستان هیچ ڕێگەیەکی تردیان تەنها ڕێکەوتن باعتیباریەوەی ئێمە هەرێمێکی فەرمی لە ناو دەوڵەتێکی فەرمی صاحب سیادە کە ناوی عراق ئەمە مەجالیتیانە ناچار بە مەرجەکانی عراقی بکەن ناچار ئەبی بە با بڵێن زۆرینەی مەرجەکان مەرجنیە بڵێن چونکە مفاوەزات وەرگرتن و دانە ینی ئەکرێت زۆربەی دانوسانە لەبەرەوە زۆربەی لەوە چەند مەرجەکان بە ناچاری بچینە ژێرباری چونکە وەکوتم ئەمە فڕەڕەهەندە و هەرێمی کوردستانە بێ بیرمان نەچێنی هەرێمێکی لۆکاڵی مەحالیە لێرە پابندە بە کۆی ئەو باڵنکە سیاسی کە لەسەر ئاسی ناوچەی ئەگوزارێ و لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەگوزارێ ڕاستە ئێمە زۆربەی کات باڵێن بانگەشەی ئابوووریەکی سەربەخۆیەگەر بە زەلایەنی دەسووریەوە ئەم قسەیە ناڕاستە چکە تۆ ناتوانانی ئابووری سەربەخۆتە بێ لە بەرەوەی تۆ وحدەیەکی فدرالی لە ناو دەوڵەتێکی اتحادی مەودای با بڵێن مامەڵە سیاسیەکان مامەڵە ئابوووریەکانت لەگەڵ کۆی فەزای نێودەوڵەتیان مەحدودە دیاریکراوە و هەمووی پەیوەستێک بە کۆمەڵێک ڕێکار کە دەستوری و یاساین و ئەبێ وڵاتە و کاتە ئیشی خۆی تیابکە هەر بۆیە بینیمان دەرهاویشتەکەشی ئەو هەموو سلبیاتەی بەسەر هەرێمی کوردستانە هێناوە بەسەر هەرێمی کوردستانە شکاوە حەز جیایە و بانگەشە جیایە و بەڕاستی ئەمری واقع و با بڵێن مووقفی با بڵێن پێگەی معنەوی هەرێمی کوردستان پێگەی دەسووریەکەی شتێکی ترە بۆیە بە ناچاری بە تاشی دەبێت ڕێکەوتنێک هەبێت و ئیلا ئەم بارودۆخە ئاواهی باسانی تێناپەڕێت. دکتۆر دلاوەر ئەگەر سری عراقی دوای پرۆسەکەین و بە تایبەت لە پەسەندکردنی دەستورۆ لە دوای 2005 هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گوێی بە هیچ داواکاری و مەرجێکی حکوومەتی فدرالی نەداوە ئێستا بابەتەکە وەکو چاڕوان دەکرێت پێچەوانە بێتەوە هەرێمی کوردستان باجی ئەو 15 ساڵ 16 ساڵی ڕابردوو بدات بە هەموو مەرجێک ینی بکێتە ژێر باری هەموو مەرجێکەوە دۆخێکی تەندروستە بێت حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەڕاستی بێ مراجعەیەکی گشتگیری کۆی سیاسەتەکانی بکات لەسەر هەموو ئاسەکان و بۆ هەموو کەناڵەکان یعنی هیچ مەجالێکی تریتیان نییە ئەم هەرێمەی ئێمە ئەگەر بەم ڕتمەی ئێستا بگوزارێت ینی بەردەوام بێت بەرەو هاویە و بەرەو لێواری مەرگە ڕات بەڕاستی ناکرێتەوە بەم بارودۆخە سیاسیەوە بەم مۆزعی کە ئێستا خۆڵقاوە بتەوێت ئایندەیەکی مستەقر بۆ هەرێمەکەت بەدەستبێنی زائیدەنەوەی کە کۆی کێشمە ناوچەیەکان ئێستا تونتر ئەبنەوە و کاریگەرەکانیان وازەحتر ئەبێ و تەدەخولاتی دووەلی ئیقلیمی ئێستا زۆر ڕوونتر و وازەحترە یعنی کەواتە ئێمە لەبەر تهدیدێکی زۆر گەورەیان حکوومەتی هەرێم ئەبێ زۆر بە مەدروسی و کۆی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەبێ زۆر بە دراسەیەکی ورد و عمیقەوە ئەم جارە پلانێک سیاسەتێکی گشتی دابڕێژرێ کە مەبنابێ لەسەر ممارەسەکردنی سیاسەتی حەقیقی ئێمە ناکرێ خۆی کێشەیەکمان مەبنابێت لەسەر سیاسەتی حەقیقی مەبەستە چیە مەبەستم ئەوەیە بێت دامەزراوەکان دامەزراوە بن ئەو کاستە سیاسی کە ممارەسەی سیاسەتەکە بەڕاستی ینی جیا بکرێتەوە دەسەڵاتەکان و قەنەواتی ئیشکردنیان ناکرێت ئەوەی لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەگوزەرە پێی ناوترێ سیاست
پێوترێ فەوزایەکی عارم یعنی ئێستا ئێمە فەوزایەکمان هەیە بە شێوەیەکی گشتی نە سوڵتەی تەنفیزی ئیشی سوڵتەی تەنفیزیەکانە تەشریعی نە قەزایی و هەرسێکیان تێکەڵاو بوون و هەرسێکیان لەسەر هەموو تەوەرێک کارەکەن و ئیشی شەکەن سەیری کەیسای مەگەل لایەنی دەسووریەکە زۆر بە کورتی بڵێم قەنەواتی عیلاقەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە سەیریکە بە چەند تەنگەشایەت تێپەڕەوە نازانێت چ قەناتێکی ڕسمیە معاملەکات دەمێک وەفد پێگەێنرێ دەمێک لەسەر ئاسی سەرۆکایەتی دەمێک کۆمەڵێک ئەندام پەرلەمانە بنە قەناتێت ساڵ دەمێک وإلا علاقات بەم شێوەیە ممارەسە ناکرێ ئەمە بۆ نمونە ئێڵێ علاقاتی هەرێمی کوردستان لەگەڵ دووەلی ناوچەکە یعنی لەسەر با بڵێن زیاترین بانگەشەی ئینتیخابی مامەڵی لەگەڵەکرێ زیاتر وەکەوەی سیاسەتێکی عاقیلانە و ڕاشیدانە بێ ئێمە ناکرێ بەڕاستی دوو دەوڵەتی گەورە دراوسێ من بەم شێوازەی کە ئێستا گوزارێت مامەڵیان لەگەڵا بکەین یعنی ناکرێت کۆی کۆمەلگا گۆشتکراوە ئەو فۆزا سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ عێراقیش دروست نییە بۆ عێراقیش دروستە بۆ عێراقیش دروستە بەڵام عێراقە بێ بیرمان نەچێ ئەگەڕێنەوە سەر ئەوە حکوومەتی ئیتیحادیە و ئەو خاوەندە سەڵاتە حەسرەکانە پێناسەی دەولەی عێراقی لەوەدا ئەڕێژرێت یعنی ئەمەیە زیاتر باڵادەستی سیادە بە تای ئەوە ئەڕات یعنی ئەوان ڕقم یەکن ئێمە ڕقم دوین وەکو هەرێمە کەواتە بێ ئێمەین خۆمان بگونجێنین لەگەڵ سیاسەتی ئیقلیمی و سیاسەتی نێودەوڵەتی و حتا سیاسەتی داخلی یعنی ئەمە ناکرێت بەو مەد و جەزرە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ناکرێت خیتابی سیاسی ئەحزابی سیاسی کوردی لە ناو هەرێمی کوردستان لەم چوار پارێزگایە شتێک بێ ئەگەر با بڵێن ئیداری گەرمیانی ژۆکو پارێزگایەک باسی بکەین و ناکرێت نەفسی کاسی سیاسی خیتابیان لە بەغا جۆرێکی تر بێ نابێ ململانەکان لێرە جۆرێک بێ نابێت لە بەغا جۆر ئەمە تەواوکەری یەکترین یعنی لە هەموو چی ئەتوانێت ئەم هەموو ناتەواوی و ناڕێکی و فرە کەناڵی کە تۆ ئاماژت پێکرد ڕێکی بکاتەوە هێزە سیاسیە با بڵێن ئەوانەی کە ئەساسین لە هەرێمی کوردستان و بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و پاش ئەوان مەسەلەن بزوتنەوەی گۆڕانکە ئیساویش با بڵێن هێزێکی کاریگەرەوە بەشدارە لە کاری سیاسی لە هەرێمی کوردستان داڕشتنەوەی سیاسەتی گشتی هەرێمی کوردستان لەسەر ئەستۆ و شانی ئەوانە بە دەرەجەی یەک ئەوان ئەبێ محاولە بکەن کە بەڕاستی سیاسەتێکی گشتگیر و سیاسەتێکی ڕاستڕە و یعنی ڕوون وازەح بگرنە بەر بۆ ئەوەی بتوانیت تۆ ئەم هەرێمە بگەیتە کەناری ئارامی و بەڕاستی استقرارێکی سیاسی بەرهەمبێنی ئەمە ناکرێت لە 1992 هێشتا بە خیتابی شۆڕژگەڕی ئەمانەیە ممارەسەی دەولەیەکی مەدەنی بکەین یعنی ئێمە لە یازال هێشتا باز لە شۆڕش و خوێنی شەهیدان و بەمە مؤسساتی دەولە هەم دانامەزرێت هەم بەردەوامی نابێت یەکێک لە سیفاتەکانی مانەوەی سیستەمی سیاسی ئەوەیە کە مواکەبەی هاوتەری بڕوات لەگەڵ کۆی ڕووداوە سیاسی ناوخۆی و دەرێکەکان کاتێک نەتوانی تۆ هاوتەریب لەگەڵ ڕووداوەکانان بڕۆی فیدباکێکی سلبی تەبێت واتە استقراری سیاسیت نامێنێ واتە ئیتر سیستەمە سیاسەکەت بەرەو ئەوە ڕواکە یاخود ئەبێ خۆی ڕاستکاتەوە جارێکی تفریای خۆی بکە یا گۆڕانکاری سیاسی بەرێن پێدوانی ئەمە زیاتر لە مرکز یا لە هەرێمە لە دەوڵەتە فیدراالیەکەیە زیاتر ناڕێکی فرەکەناڵی فەوزایی بەخۆی و بینی و سەری کێشاوێ بۆ هەرێمی کوردستان بە تاکید ئێمە ینی ئینکاریەوە ناکەین ئێمە زۆر جار لێرە لای خۆمان تەنها وەکو گلەیی ئاڕاستەی گلەیەکانمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوە جوزئێک لەو خیتابەی کە ئیسا هەیە پێمان وایە کە چارەسەرنی کێشەکانمان لە بەغایە لە ڕاستیە و لە واقعوانیت کێشەکان لە هەردوو لا هەن و هەردوو لاش بەرپرسیارەتی خۆی هەڵەگرێت هەر یەکە بە وەزنی دەستوری خۆی و لە مەجای خۆیە ئێمە بێ بیرمان نەچێت ینی بۆ نمونە ئێستا زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان کە شتێکی ئاساییە ئەگەر بانگەشەوە بکە کە چارەسەرکردنی کێشەی موچەکەی لە بەغایە و داواکەین بچینە سەر بەغا بەڵام ئێمە دیوی ئەو دیوی ڕووداوەکانیش بێ سەیریکەن ئێستا لەسەر ئاستی حکوومەتی ئیتیحادی گەورەترین کێشە هەیە لەسەر بابەتی موچە ڕاستە نەگەیشتۆتە ئێمە پڕیشکەکەی و زۆر ئیعلامی ئێمە باسی ناکە هەر بۆ نمونە لەسەر قەزایی مەسەلەن زیندانی سیاسی ئیتیحادی و لەسەر مەسلەی با بڵێن موچەی ڕەفحا کە ئێستا لە بەغایە تەقیوەتەوە بابەتە و یعنی کە گەیشتە ئاسی ئەوەی کە ڕاپەڕینی سەربازی لێ بکەوێتەوە ینی دەست بردن بۆ ئەو بابەتەوە باز لەوە دکتۆر دلاوەر زۆر جار باس لەو بابەتاکرێ نردنی موچە لە ڕێگەی بەغداوە لە ڕووی دەستوریەوە بابەتێکی ئاساییە یاخود جۆرەکە لە هەڵۆشانەوەی کیانی هەرێمی کوردستان لەم کاتەی ئێستا لەگەڵ ڕێزم بۆ ئەو بیر و بۆچوونە کە زۆر هاوڕێ و دۆستی ئازیزمان قیادەی ئەەکەین ئێمە ناڵێن مستحیل ناتوانرێ بەڵام بۆ ئەم دۆخی ئێستا بە پێ و سیاقە دەستوری کە ئێستا هەیە نەخێر ناتوانرێت لەبەرەوەی ئێمە لەسەر ئاستی با بڵێن دەوڵەت پێناسەمان وەکو هەرێمی کوردستان کراوە بە پێی دەستوری هەمیشەی عراق ساڵی 2005 پێناسەکەمان وازەحە و دەسەڵاتەکان و سەڵۆتاتەکانیشمان وازەحە
مؤسساتی هەرێمی کوردستان کە تاکە هەرێمێکە لێرە ئەویش ڕوونە وازەحە دیاری کراوە لەبەرەوە ئیلتیزاماتی مالی هەرێمی کوردستان مەرجعی دەستوری و قانونیەکەی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەم قسەیە کاتێک ڕاستەبێگەر هەمواری دەستور کرایەوە پێناسەی هەرێمەکان جارێکی تر گۆڕانکاری بەسەراکرا ئەوە بابەتیشی ترە یعنی بەڵام بۆ ئەم لەحزەیە کە ئێمە قسەی تیاکەین تا ڕادەیەک بە ئەستەمی ئەبینم ئەو بابەتە زیاترە بینم کە وەکو محاولەیەک بێ بۆ ئەوەی کە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان دۆزینەوەی منفەزێک بێ و ئیلا لەلایەنی دەسووریەوە نەخێر هەرێمی کوردستان هەرێمێکی دانپیانراوە حەسریە و دەسەڵاتەکانیشی دیاری کراوە و فەرمانبەرانی ئێرە فەرمانبەرانی هەرێمی کوردستانن و مەرجعەکەشمان پەرلەمانی هەرێمی کوردستانە بۆ قەزایەی تەشریعی بۆ لەوائح و سوڵتەی تەنفیزیشمان حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە کێشەکەمان لێرە بە ڕەقەمی یەک کێشەی هەرێمی کوردستان هی ئابوووریەکەی لە هەرێمی کوردستان زۆر باشە من دواتر بابەتە دەستوریەکان قسەی زیاتر لەسەرەکەین ئێستا بەڕێز کاوەتایی مامۆسای زانکۆ لە ئەستۆدیۆکانی هەولێر و لەگەڵماندا بەڕێز کاوە ئێوارەت باش بەداخەوە لە سەرەتای بەرنامەکەەوە لەگەڵماندا نەبووی ئێمە لێرە هەندێک گفتوگۆمان کرد لەبارەی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی بەتایبەت کە ئەمڕۆ بۆ سێم جار لە ماوەی کەمتر لە 2 مانگدا وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی چوونەتەوە بەغدا لەگەڵ دکتۆر دلاور عوسمان کە لە ئەستۆدیۆ لەگەڵمدایە هەندێک بابەت و هەندێک پرسی پەیوەست بە ڕێکەوتن یاخود ڕێنەکەوتنمان تاوتوێ کردووە من لەوە دەست پێکەم لای جەنابەت بەڕەچاوکردنی بارودۆخی ئەم چەند ساڵی ڕابردوو بە تایبەت لە دوای دەرکەوتنی داعشەوە پێ دوایە ئەمە دەبێتە دوایین کۆبوونەوەکانی نێوان وەفدی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و ئەگەنە ڕێکەوتن وەڵا بەتاکید سڵاو لەێوە لە بینەرانتان سڵاو لە میوانە عەزیزەکەتان بەتاکید دوا سەردان نابێ و دوا دەرفەر نابێ لە بەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکە و بەپێی دەستور لە چوارچێوەی عێراقی فیدرال و دیارە گفتوگۆش درێژەی دەبێت لە نێوانیان و هەرچەند گفتوگۆکان بە درێژەوەی هی ئەوە نەبوو ئێستا ڕاستەخۆ ئەو گفتوگویانە بکرین ئەوەی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بناغەی ڕێککەوتنەکە بەباشی دابڕێژدایە و استراتیزیەتی هەردوو لا ڕوون وایە بەڵام بە نازێژیری ناوچەکە و دەستێوەردانی دەرەچی و ڕوئیای هەردوو لا یعنی کە لە ڕێککەوتنی استراتیزی لە نێوان مۆ نەکراو نەگەشتووە نەتیجە و بەشش پەیوەندی بەنەبوونی متمانە هەیە لە نێوان هەردوو لاوە بۆیە دەرفەتێکی تازەترە بەو ناوە تازەیە بەوەی سەرۆکوەزیران بە نیەتێکی باشترەوە و جیاوازتر لەوانەیە تر هاتووە بۆ مەیدان پشکێکی دانوستانەکان پێش دەست بەکاربوونی کابینەی کازمی و بەشێکی کەوتە دوای دەست بەکاربوونی ئەو بۆیە دوا دەرفەت و دوا هەلیژ نابێ و ئەگەری ڕێککەوتن و ڕێک نەکەوتن هەردووشان کراوە دەبێت لەبەر نێوان هەردوو وەفد بەڵام چەند خاڵەکەیە پێدەچێت نزیکی لە هەردوولا هەبێت لەبەر ئەوەی پێشتر ئەگەر کابینەی پێشتر لە کۆتایی بوو بێ و دەسەڵاتەکانی دیاریکراونە بێ بەڵام ئێستا خۆشبەختانە بۆ ئاستی عێراق کابینەیەکی نوێتر و بۆ تەشنوجاتی پێشتر هەبوو لەگەڵ هەرێم ئەو تەشنوجات ئێستا لەگەڵ کابینەی نوێیە نییە بۆیە ئومێدی خێری لێ چاوەڕوا دەکرێت بەڵێ بەڕێزکاوە چانس بۆ کامیانە ڕێکەوتن یاخۆ ڕێک نەکەوتن وڵی دەوەستێتە سەر ئەوەی ئەنی بەش چەند با ئێمە هەرێمی کوردستان تەمەشای بارودۆخەکە بکەین ئەو کاتانەی کە نرخینەوە دابەزی بوو وەفدی هەرێمیش لە ڕاستیە قسە و گفتوگویان هەندێک جیاوازتر بوو لە ئێستا پێشتر ئامادەیان تێدا بوو کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بوو بەغدا و بە مەرجێک شایستە دارایی و موچە و بوجە و ئێستەخاخاتی هەرێمی کوردستان دابین بکرێت بەڵام ئێستا هەردەست تۆنی قسە گۆڕدراوە ینی کێشەکە لەوەیە ینی حەز بۆ دەکرێت تۆنی قسە چۆن گۆڕاوە بەرەوشانگانە دەکرێت بە پێی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخینەوە یعنی بۆەوەی وەفدی هەرێم ئێستا قسەی جیاوازتر دەکرێت باز لەوە دەکرێت پێشتر ئەگەر داوا دەکرا کۆی داهات و سەروەتی هەرێم لەسەر وەزیر و وەفدەکانی هەرێمی کوردستان باز دەکرا بەڵام ئێستا باز لەوە دەکەن بە تایبەتی شروتێک لە ڕاگەاندنەکان باز دەکرێت و باز لەوە دەکا کە
مانگانە ڕێککەوتنەکان بەپێی بەرزوونرسی نزمی نرخینەوە بکرێت بوو مانگانەش تۆزێک ئاستێکی زەحمەتە لەو ڕێککەوتنانە وەک یعنی وەک بازارێکی ئازادی لێبێ کە بەرز بۆ فرۆشتمان ئەو نرخەمان بدەیت کە یعنی ئەوە کۆنکرێتی نییە دەبێت ڕێککەوتنیەکی کۆنکرێتی لە نێوان هەردوو لا بکرێت بۆیە چەند شروتێکەیە ئەوان داوای ڕادستکردنی کۆی چونکە ئەوەی هەرێم پێشتر گوتبووی کۆی داهات و سەروەت و ئەوانەی کە لە هەرێم کوردستان بە خاڵک بۆ مرگێخانەوە هەیە و لە بەرامبەردا هەرێم داوای مەسەل ئەو پشکەی 250,000 بەرمیلەکە و لەگەڵ نیوەی داهاتەکان باز دەکرێت بۆیە سێ خاڵ هەیە دوانیان ڕەت کرایەوە بە گشتی ئەوەی باز دەکرێت لە ئاستی بەغدا پێشتر بۆ 250,600 ملیارە بنێرێ بۆی داوای 900 ملیار کراوە دیارە ئەو پێشنیازانە ڕەت کراوەتەوە بەگشتی بەڵام 2000 ئێستا وەک گوتمان خۆناغێکی تازەترە لە ئاستی بەغدا خەریکە حکوومەتی عێراق شێوەیەک لە ئیستیقراریت بخۆیەوە ببینێ و نەفەسی کازمی هەرچەند کۆمەڵی خەڵگیانی پێکهاتە و عێراق جیاوازیشی یعنی نەبووە بە وڵاتێکی مؤسساتی لەسەر ئەو بنەمایە تەعامل بکرێ بۆیە هەر کەسێک میزاجی شخصی زۆر دەوری تێدا دەبینێ و جگەش لەوە دوای هەموو کاتێک دوای جەنگ دوای داعش عێراق کۆمەڵێک سەرباز کۆمەڵێک هێزی میلیشیایی ئەستێریان لە درەوشاوەیە ئەوانە کۆمەڵێک قوت بن کە لە عێراق بە کۆمەڵێک باگناوندی ڕق ئەسووری و بەرامبەر بە هەرێم و کۆمەڵێک شتی شخصی تێوەگرێنراوە بۆیە چاوەڕێ دەکرێت جەنازانین ئەوانە دەتوانن لە داهاتوو حکم دەکرێت دەتوانێت چەند هەیمنەیان خۆ لەسەر حکوومەتی کازمی ئایا هێز و قوتی حکوومەتەکەی چۆن دەبێت چەند بڕیارێک ویستی دەربکا بەڕاستی دیار بوو میوانە بە ڕێزەکە باسی کرد و دیار تێدا نەزاحەتی بەگشتی نەیتوانیوە تێدا مۆفەق بێ بۆ بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو شێوە و شکڵی حکوومەی کە لەوێ هەیە کە حکوومەتێکی فرەحیزبی زۆرینەی پەرلەمان چەند حیزبێکی تێدایە دائیمەن دەبێتە ئەو حالەتێک کە حکوومەتێکی زۆر چونکە هەموو پێگاتەکان تێدا مشارەک بکەن دەبێتە هۆکاری ئەوەی حکوومەتێکی بەهێز نەبێت چونکە دائیمەن حکوومەتی زۆرینە یەک ئەحزاب و پشتیوانیتی بەڵام مستەفا کازمی دەبینی پشتیوانی ئەو ئەحزابانەیە کە لە دوای جەنگی داعشەوە کۆمەڵێک قوتب کۆمەڵێک ململانەی پشت پەردەی ئالۆزی تێدایە و کۆمەڵێک هێزی مەسهەبی نەتەوەیی و هێزە شیعەکان پەرتەوازە لە ناو یەکتری ئەوانە هەمووی لە پشت پەردەوە تەحەکوم دەکەن هەب بۆیە دەبینی لەو ماوەیە چەند کەس ڕاست پێدرا مۆفەق نەبوو لە پێکێنانی حکوومەت بوو هەموو بۆ کاراکتەرانەی پشت پەردەی دەسەڵاتی سیاسی دەگەڕێتەوە ئەمە زیاد لەوەش ئەو هێزە هەرێمیەکان و هێزە نێودەوڵەتیەکان بەڕێزکاوە حکوومەت بەڵانە هەمووی دەور و ڕۆڵیان هەبێ ئەو سێ بژاردەی کە ئاماژەت پێدا ئەو سێ بژاردەی کە ئاماژەت پێدا و کە وتت کە ئەمانە ڕەفس کراونەتەوە یاخۆ ڕەت کراونەتەوە ئەمڕۆ جارێکی دیکە و بژاردانە بوونەوە بە بابەتی میدیا و وەکو جۆرێک لە ڕەچەتە یاخود پێشنیاز دەنێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی کەوتنەوە بەرباز پرسیارەکە ئەوەیە ئەنی کام لەو سێ بژاردەیە بژاردەیەکی باشە بێ بۆ هەردوو لە وەڵاهی دەبێت ڕەچاوی ئەوە بکرێت شکلێک لە سەروەری هەرێمی کوردستانی تێدا پارێزراو بێت ئێمە بازێکی زۆری دا هەرێم لەسەر ئەوەی کە ویستی پشتی بە ئابووری سەربەخۆ ببەستێ و عیب نییە دان بە شکستی خۆماندا بنین حکوومەتی هەرێم تێدا سەرکەوتوو نەبوو دەبێتەوە کاری ئەگەر کۆی داهات و نازم ڕێی جیاواز ئێستا شکلێک لەوەی ئێمە کە هەرێمێکین سەر بە عێراق ئەو تەنەزولاتانەی هەرێم بەڕاستی ینی والێکی لێ بدنەوە ئەو تەنەزولانەی ئێمە بۆ هێز هەرێمیەکانی دەرەوەی عێراقی دەکەین ئەنجا بۆ هەر کامێکیان کە بەناو بێنن ئەوە سووریا ئێستا خۆی لە کێشەیە بۆ تورکیا و ئێران بین بۆ عێراقی بکەین باشە و هەموو ئەو تەنەزولانانەی کە بۆ عێراق دەکەین ئێمە لە ناخۆی هەرێم ئەحزابە سیاسیەکان بێ بۆ یەکتری بکا باشە تا ئێستا ئێمە خۆمان یەکلا نەکردەوە بەوەی هەرێمێکین سەر بە حکوومەتی عێراقی پێکاتە و ماف و ئەرکمان لەسەر یەکتری چیە لە دەستور شێوەیەک دیاری کرابوو بەڵام کاری بۆ نەکرا لە ئاستی عێراق کێشەیەک زۆر زەقا هەستی پێ دەکرێت بەوەی هەر هێزێک هات
دەسەڵاتی گرتە دەست حیسابی لا چوونی خۆی لە سیستەم و دەسەڵاتی حکومڕانی ناکە. بنمونە سونە دەسەڵاتی لە ماوەی سی ئەوەندە ساڵە لە تقریبا ئەگەر باس لە 16 ئەوانەوە حساب بکەین تا ڕوخانی 2023 حسابی بۆ هێزەکانی کە نەکرد هەر ڕاکێشان و فشار بوو لەسەر ئەوانەکە هێزی شیعە بە هەمان شێوە حساب بۆ لایەنەکانی کە ناکە لە ئاستی گۆڕەپانی سیاسی عێراقی. بۆیە ئێمە دەبێت خۆمان یەکلاکەینەوە بژاردەمان هەبێ کۆمەڵێک دنیای توێژینەوەاتمان هەبێ فەرسەفەی خۆمان ڕوون بێ حکمڕانی خۆمان ڕوون بێ هەرێمێکین دەمانەوەی هەرێمە بە چه ئاراستەیەک ببین داهاتی دیار بێ یعنی ئەو پرسانەی کە ئێستا کۆی هاوڵاتی خۆمان کە دائیمەن ئەحزابی سیاسی کە ئەو مافانەی ئەو دروشمانەی کە هەڵدەگرێت بۆ ڕژێمی پێشوو خەتەر لەوەیە چەندین توێژینەوەی ئەحزابی سیاسی لەو بارانەمان هەیە کە باز لەوە دەکە هەر کاتێک خۆزگە خواسترا بۆ ڕژێمێکی پێشتر ئەوە یعنی مەترسی زەنگی مەترسیە بۆ ئەو دەسەڵاتی دوایی لە ئەنجامی شۆڕشەوە هاتە سەر گۆڕەپان. زۆر باشە سەر نەستی پرسیارەکە بۆ ئەو شەرحانەمان بۆ چییە؟ ئێمە دەبێت بزانین هەرێمی کوردستان تەعامل لەگەر عێراق لەسەر چ بنەمایی دەکەین. خۆمان دیاری بوو یعنی ئێستا لەو قۆناغا هەرێم پێویستی بە بەغدایە بەغداش کۆمەڵێک کێشەی گەورەیە کورتێنانی بودجەیە هەموو ئەو وڵاتانەی کە پشت بە یەک داهات دەبەسنەوە بە تایبەتی نەوت خۆشی کێشە هەیە وەجگە ئێمە ئەو کۆمەڵە پرسیارەی کە لەسەر داهاتی هەرێم هەیە لەو بارودۆخانە ئێمە دەبێت نیەت پاچی شەفافیت لە داهاتی خۆمان هەبێ بەڕاستی ئەو ئیسیفهامە لەسەر تاچی خۆمان هەیە چونکە ئێمە ئەگەر وەک ئەوەی برێن کیانی هەرێمی کوردستان پارێزراو بێ ئێستاەوە خەڵک هەمووی خۆتان دەزانن چەندین کەپین خراوە و خەرک داوای جێرانەوەی موسەکانی بۆ بەغدا دەکا و هەندێک شتیش هەیە مەسەب ئێمە نفوس یان جنسێ عێراقی وە کۆی هەمووی تا ئێستا لەسەر بەغدایە یعنی قورستر لە موچە ئەوەیان خورسترەیە وەلو بە شکلێکی دەستوریە ئێمە دەبێت حسابی هەردوو بارودۆخەکە بکەین ئایا لێرە ئەوەی باز لە سەروەری دەکرێت ئایا ئێمە خۆمان توانیمان پاراستمان ئایا هێزەکانی دەرەوە تەرەکانێک زۆر باشە بەڕێزکاوە سیاسی هەرێمی کوردستان ئایا سەروەریەکە ئەوها پارێزراوە یعنی بەڵێ زۆر باشە دکتۆر دلاوەر پەیوەندی هەرێم و عراق لەسەر بنەمای دەستوریاخ و لەناو دەستوردا یەکلاکراوەتەوە ینی بۆ هەر دەوڵەتێک کە فیدرالی بێ پەیوەندی مرکز یا ناوەند لەگەڵ هەرێمە فیدراڵەکان یەکلاکراوەتەوە بۆچی لە عراقدا ناشنەوە سەر نەخشە ڕێگا ئەسڵیەکە بنەڕەتیەکە پێ نییە وەڵامەکەی زۆر سادە و ساگارە من معلوماتێکە چەند جار وتومە هەر وەرە پرۆسەی نووسینەوەی دەستوری هەمیشەی عراق سەیری بکە پرۆسێکی ناتەندروست بوو ینی هەر بە ناتەندروستی لەدایک بووم دەستورە هەر بابێکی ئەم دەستورە درا بە گروپێکی سیاسی کە لە پشتەوە گروپێکی ئیثنیتیا بوو و هەر گروپێکیش بە هەوەسی خۆی تەفسیلی کرد بەو نەوعی کە ئەوێت گروپی کوردی بە جۆرێک دیدگای خۆی سیر کرد و بە جۆرێک نووسی گروپی شیعە گروپی سونە ئەمە هەمووی کە لێک درا دوای جلوبەرجێکی ناجۆر دروست بوو ئەم جلوبەرگە ناجۆرەی سا بە بەری کەسمان نابێت بۆیە هیچ قەناتێکی دەستوری فەرمی و هیچ دەستگایەکی دەستوری فەرمی ئیشی خۆی ناکات و هیچ لایەکان قەنەوات ئێتیساڵی دەستوری لەگەڵ یەکترانی من نمونەی ئەوم بۆ هێنایەوە کە لە دوای 2009 وتم هەرێمی کوردستان تا ئێستا نازانم بەچ قەناتێکی ئێتیساڵ جارێک نوێنەردانی جارێک پارتێکی سیاسی وەرن با بۆردێک دروستکەین یاسایەکی بۆ تەشریعکەین لە با بڵێن پەرلەمانی هەرێمی کوردستان جارێکەوە تا بێ بە نخبەیەکی سیاسی جارێک دەستەیەک لە ئەنجومەنی وەزیران جارێک یانی ئەمە ناجۆری پێ ئەوە ئەوترێ ینی جارێک وەزیری بۆ دەستنیشانەکەین بۆ ئەم وەزیرە ئەبینین دائما صلاحیەتی نییە و مەرجع بەڵام تۆپەکە لە گۆڕۆپانەکەی عراقدا ینی ناکرێ عراق ئەو دیدە باشتر وەربگرێت و ئەوان برا گەورەیەکە بسەلمێنن ئەوە باسی ئەوەکەین دیوەکەی عێراقیش وەک دیوەکەی ئێمە ینی لای ئەوانیش ئێستا با بڵێن ئەو قەنەواتە دەسیری و دەستگایانی کە هەیە هیچی بە تەندروستی کارەکانی خۆی ناکە ینی ئەمەی کە هەر بۆ نمونەیەسا حکوومەتەکەی کاڵمی کە زۆر لایەن ینی پشتی پێ ئەبەسەوە باز دەواگەن کە حکوومەت خۆی لە بەرنامەی حکوومەتەکەی هەڵە حکوومەتێکی کاتیم حوت خاڵە بەرنامەکەی خاڵی یەکەم پێناسی خۆیەگاڵە من کاتیم هاتوون بۆ ئەوەی ئامادەکاری بکەم بۆ ینی خاڵی یەکەم پێناسەی حکوومەتەکەی خۆیەکە لەبەرەوە نابێت بە باڵایە هەڵبەی نابێ پشتی پێبەسیاڵێ بڕۆ بگەڕێرەوە بە بەرنامەی حکوومەتەکەی کە متمانەی پێدراڵێ کارەکەین بۆ
ئامادەکاری بۆ هەڵبژارنێکی پێشوەخت ینی ماماناه و وازێنێ ئەسڵەن خاڵێکی تیا هەیە هەر ناجۆرە لەگەڵ باڵێنکایی سیستەمە سیاسەکاناڵە ئێمە پشتگیری و پاڵپشتی خۆپشاندەرانەکەین وامانەیە خۆپشاندەران ڕێنمونی مامکە بۆ ئەوەی بتوانین چین سیاسەتێ بگرین لە دنیای شتیوانی حکوومەت بڵێ وەرن خۆپشاندەر پێمان بڵێ چۆن ڕسمی سیاساتی عامی دەولە ئەکرێ بە هەر حاڵ یعنی ئەم حکوومەتی کە هەشە حکوومەتێکی کاتیە قسە لەسەر ئەوواکە کە ئێمە بێ ئەم بابەتە ئابوووریە پەیوەستە بەو شتانی کرد مفاوزەی مستەقلی انتخابات دەبێت پێناسە بکرێتەوە ئەبێ یاسای هەڵبژاردنەکان پێناسە بکرێتەوە هەموو لایەنە سیاسەکان شەڕەکەن لەسەر ئەمەیانی ململانی سیاسی لەسەر ئەم بابەتانێ کۆی ئەم کێشانە پێمانەڵە کە عێراق لە مەودایەکی نزیکا ناڵێن لە دوورە بەس لەم مەودای سێ چوار مانگی کە لە پێشمانە تەندروست نابێ یانی استقراری سیاسیتیان نابێ لەبەرەوە ئێساوی کە لە هەرێمی کوردستان خاڵە جەوهەریەکە بەم نەوعەیە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کە تەمسیلی ئێمە ئەکات لێرە لەم هەرێمە داوای 750 ملیار و فەمافەوقەکات یعنی ئەڵێ ئەمە کۆنکرێتیە لای من بەغدا بەمە ڕازی نییە بە هیچ شێوەیەک حکوومەت ئیتیحادی اتفاقی و مفاوزات لەسەر ئەمە ناکات طبعاەویش خەلفی خۆی هەیە کە داوای و داتایە ناکات کە پشتی پێ ببەستێ ئەمە ناتگەێنێتە نەتیجە لای ئێمە بندیوار هەیە کە ئەمە پشتی حکوومەتی هەرێمیشکانەوە و بەڕاستی ئیشی لەسەر ناکە لە بەغا پێوترێ فەضائی ینی هەمان شێوە حکوومەتی اتحادیە مان مشکلی من پرسیارەکەم زیاتر دەستوری بوو ئەگەر بچینەوە سەر بابەتە دەستورەکە پێ وانە لە عراقدا هێڵێک هەیە بۆی کە کار بە دەستور نەکرێت تا ڕادەی هەڵوەشانەوە و هەڵپەساردنیشی زۆر بابەت هەیەکو نمونە بۆ دەهێنمەوە کە بابەتی دەستوری کاگەر ئیشکالێکمان هەبێ حتمما محکەمەی اتحادیە ئەبێ بۆی بگەڕینەوە زۆر قەزایە هەیە لە مێژووی سیاسی عراقی نوێ لە دوای 2023 کە چۆتە محکەمەی اتحادی محکمەی اتحادیش عینەن شت ڕێیەکی سیاسی داوە بەدەر لەوەی کە ڕێیەکی یاسایی بدە بۆچی چونکە پێکهاتەی محکەمەکەش پێکهاتەیەکی تایفی ئیثنی حیزبیە یعنی بێ ئێمە ئەومان بیر نەچە چەند انتخابات بۆ نمونە بۆ تەهێنمەوە کە تانەی لێ ئەدرا داوا کرا بچێتە محکمەی تەمیزیا محکمەی اتحادی سەیرەکە تانەکان وەکو خۆیاتەوە بۆ چونکە ئەحزابی سوڵتە لە عێراق باسەکەین هەمووی سایتەرەیان کردووە ئەندامەکانی ئەوان کە نوێنەرایەتیەکەن ئەسڵەن هەندێک قەرارات هەیە لە محکمەی سەرکێشە بۆ بابەتی هەڵوەشانەوە یا کار نەکردن بە دەستور نەخێر کار نەکردن بە دەستور کۆمەڵێک ڕێکاری خۆی هەیە ینی داواکردنی هەموارکردنی دەستور ڕێکاری خۆی هەیە کە هیچ لایەک دەستی بۆ نابە لە بەرەوەی دەستبردن بۆ ئەوە نامەنگێنێتە نەتیجە هیچ لایەک ئەو هێزەی نییە کە بێ گۆڕانکاری دەستوری بکە بەڕێزکاوە ئێمە پێشتر باسیەوەمان کرد کە لە ساڵی 2005 لە دوای دەستور هەتا ئێستا لە عراقدا هەرێمی کوردستان ملکەش نەبووە بۆ هیچ بڕیارێک ئێستا کە بابەتەکە پێچەوانە بۆتەوە هەندێک قسە لەسەر ئەوە دەکەن حکوومەتی عراقی نایهوێت لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێک بکەێت بەڵکو دەیەوێت کارێک بکات کە کیانی هەرێمی کوردستان هەڵبوەشێتەوە تۆ تێڕوانینت چیە لەسەر ئەمان واللهی هەرێمی کوردستان بە ڕەزامەندی و بە خۆشی حکوومەتی عێراق دروست نەبووە ئەمرێکی واقع و کۆمەڵێک گرنگی نێودەوڵەتی هەبوو لە هەرێمی کوردستان بۆیە هەمیشە وەک یاری و پەتپەتێن و ڕاکێشە یعنی چێ زۆرترین شانس بەرخۆی دەکەوێت ئێمە ئەگەگلەیەک نازەم ناویسی لێدەنی بۆ خۆمانی بکەین بە نمونونەکە نەمانتوانی ئەو دەرفەتانەی و دایمەن هەرێم دەبێت هەندێک شت هەیە بۆ قازانجی خۆی بقۆزێتەوە بە تایبەتی هاتنی داعشوە ئەوەی کە پێشمەرگە ناوی لێنەدا توانی شەڕی لە زیاتی مرۆڤایەتی شەڕی داعشی کرد و ئازاب و ئەوانە بە چەند 5-6 خاڵ و یەک لەوانە وەرگرتنی مەبلەغێک پارە بوو یعنی دەبوو ئێمە زیاتر خۆمان تۆکمە بکەین لە دنیان زۆر کەمە نمونەی وایان دەتوانم نزیکە لە ئەوەی هەر نەبێ کە ئەو وڵاتە داگیرکراوانەی کە مۆڵەتێکی 20 ساڵی بدرێتە باز لەوە بکە ئەزمموی خۆ تاقیکەوە ئەو شکڵە وەک هەرێم پێشکەش بکرێ بۆیە بە تاکید ئەوانش دنیای دیموکراسی و دنیای دەستور دنیای دەستوپنەرمکردنە لەگەڵ ئەو بابەتە دنیای قەناعەتکردنە ئێمە بەڕاستی وەک گوتمان کۆمەڵێک هێزی میلیشیایی تونڕە و ئاراستەکرا و لا هێزە ئیقلیمی و دەوڵەتیەکان و تێوەگرا و بە کۆمەڵێک
کەیسی خراپە و ئێستا لە پشت پەردەی سیاسی عێراقین و ئێمە هەمیشە مەترسیەکان لەو بەرنامانەی ئێوە کە شارەکەمان دەکرد باز دەکرا لە دوای نەمانی داعش هەموو ئەو مەترسیانەی ڕوبەڕوومان دەبێتەوە و زیاتر دەوەستێتە سەر ئەوەی کە نەبوونی ناسنامەی تاکی نیشتیمانی لە ئاستی عێراق بۆ ئەو دەوڵەتی کە ناو نرا عێراق کە سیاسەتی چەسب و مەقەسی پێدەڵێن لەکوێ دروست کرا و پێکەوە نرا و لەو شێوەیە هەر بۆ چێشە دروست کرا بەڕاستی لە ناوچەکە بۆیە دەبینی هەمیشە مەسەلەن کە سونە دەسەڵاتە بۆ ئەمریکا دێ ڕوخێنێ بۆ شیعە بۆ مەسەل سووریا زۆرینەیەکی سونی کەمینێکی شیعە عێراق کەمینێکی شیعە زۆرینەیەکی عەفو لە دانیشتوان شیعە و کەمینێکی سونە بەڕێوەی دەبا هەمیشە بۆ ئیستیقراڕی و نائارامی بۆی وڵاتێکی نائارامە عێراق ئەوانەی کە ئەو دەرفەتی بۆ ئێمەش دروست بوو لە 2023 بۆ کەرکوو دەکرا تۆکمەتری بکرێ وە دەکرا زیاتر بۆ نیەت پاچی بەنمونە ئەو نەوتێک کە کەوتە دەست هەرێمی کوردستان و بۆ شێوە و شکڵە خەڵکی کەوت استیفادەی لێ کرد و عێراق لە شەڕ بوو یعنی ڕوون بواە ئەوەن 10,000 بەرمیل لە دێت هەرێمی کوردستان و ڕێژە عێراقی تێدا بایە و بە تاکید ئەو نیەتش هەبوو ئەگە بۆشیان بڕۆشتایە لە دوایی ڕووداوەکانی کەرکووک یعنی بە تەما بوون هەرێمی کوردستان قەباری لەوە گزکەترکەنەوە جگە لەوەش زۆر جار پلانێکی زیاتر نابینین پیلانێکی نێودەوڵەتی لە نێوان هەر سێ دەوڵەت و لەو ڕۆژانە دەنگی لێوە هات باز لەوە کرا پێش لە نێوان وەزارەتی خارجی هەر سێ دەوڵەت تورکیا ئێران عێراق کە هەمیشە ئامادەجی تێدایە ئەگەر نەش بێت لە زهنی خەوتووی تاکی هەرسێ دەوڵەتەیە کە لەگەر کۆی شتەکان ناکۆک بن لەسەر ئەوە ناکۆک بن ئەو قەبارەیە بچووک بکرێتەوە و بە پلانی AUBC ئەوان ناویان برد بۆ کەرکووک لە خاڵی یەکەم و لە ڕۆژئاوا لە خاڵی دووەم و ئێستا هاتن بەرەو یعنی هەمیشە لە پێش مەترسیەکە چووکە ئەمرێکی واقع لە ناوچەکە دروست بووە بە تاکید هەموو لایەکۆ دەنگن لەوەی هەرێمی کوردستان پەرپوت بکرێ و کە ئەوەی هەیە بۆ هەمیشە کە بوو بە چرەی ڕووناکیەک یان ئاوێنەیەک یان بۆی هەموو ناوچەکانی کە چاویان لێ دەکرد شتێکی هاوشێوە دروست بکرێ بە تاکید ئەوان دانەوێ پشکی خۆیان زۆرترین بەلای کەمەوە سیادەی سەروەری تێدا نەمینێ و ئەوە ناوەڕۆکێکی پوچ و بەتاڵی بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت. بەڵێ بەڕێزێک کاوەتەی مامۆستای زانکۆ سپاس کە لە هەولێرە لەگەڵماندا بووی هەروە دکتۆر دلاوەر عوسمان مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆش. سپاس بۆ بەڕێستان. ئێوەش خواتان لەگەڵ.